خۆشەویستانی کورسان نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە دۆخی کورد لە ناوچەکە بە گشتی بە ئاڵۆزی ماوەتەوە لە دوای ڕووداوەکانی ڕۆژاوی کوردستان ئەگەرچی ڕێکەوتنێک هەیە بەڵام ئەو ڕێکەوتنە بە شێوەیەک کە ڕەنگە بە دڵی کورد نەبێ بچێتە پێشەوە و لە ئێستادا وەکو باز دەکرێت کە تەگەرە و کۆسپی بۆ دروست بووە. ئەمە لەلایەک لەلایەکی دیکەوە لە باشووری کوردستانیش تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پێک نهاتووە و نازانرێت سبەینێ لاگەری دروستبوونی حکوومەتێکی مرکزی لە عراقدا دۆخی کورد لە عراقدا چی بەسەردێ و ئەمریکا و ئێران لە لێواری مەترسی شەڕێکی گەورەدان. ئەمریکا بە کردەیی کاری بۆ ئەو کردووە کە شەڕ بکات بە تایبەتی هێنانی کۆمەڵێک کەشتی دەریایی و کۆمەڵێک جوڵاندنی کۆمەڵێک فڕۆکە و فڕۆکەی شەڕکرد. ئەمە و بەردەوام شەوانە و ڕۆژانە باز لەوە دەکرێت کە مەترسی شەڕ هەیە و کاژمێری خەڵک تەنانە کاژمێری سفریش دیارریەکە. بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز سەرتیب زەوەرد و سەر و ڕۆژنامەنووس کە بە سپاسەوە لە شاری هەولێرە و لەگەڵمانە. کاک سەرتیب سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ دەرفەتە کە بشەو لە پانۆڕاما بەشداری. سەرتامەوێ بەڕاستی ینی خوێندنەوەی جەنابەت بزانام لەبارەی دۆخی ینی ئەو هەڕەشانەی کە لە نێوان ئێران و ئەمریکا هەیە و بە تایبەتیش ئەمریکا بۆ سەر ئێران پێت وایە ئەمە تەنها بۆ ئەوەیە لە ژێر گوشاری هێزدا ئێران ڕازی بێت بە داواکاریەکانی ئەمریکا یاخود نیەتێکی جددی هەیە بۆ شەڕ؟ مەسەلەی شەڕی ئەمریکا و ئێران یان ئەو ململانەی هەیە بێگومان ناوچەکەی هەموو مەشغول کردووە و خەڵکی ئەو ناوچەیشی هەمووی مەشغول کردو چونکە لێکەوتەکەی درێژ دەبێتەوە تەنها پەیوەندی بە ئێرانەوە نییە. ئێمە گەر بێت و ینی کە دێنە سەر باسی ئێران و ئەمریکا دێنە سەر باسی عێراق ئۆتۆماتیکی بۆ چونکە باعتیبار عێراق درێژکراوی هەژمونی ئێرانە و لەژێر کاریگەری ئەمریکاشدایە. بۆیە گەر بێت و شەڕ لە نێوان ئەمریکا و ئێران دروست ببێ بە تەکید عێراق دەکەوێتە ژێر کاریگەری ئەم شەڕە و ئێران دەستێکی درێژی لە ناو عێراقەیە و دەوڵەتی قوڵ تا ئێستا کە لەژێر کاریگەری ئەجێندای ئێرانیدایە وە کوردستان بەشێکە لە عێراق و بە تەکید بەشێک لەم لێکەوتەی یان لەو لێکەوتەی کە بڕیارە عێراق بکەوێتە ژێر ینی ژێری بە تەکید ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. ینی ئەوەی کە زیاتر لە میدیاکان ئێمە دەیبیستین ئەوەیە لەوە ناچێ ئێران و ئەمریکا بگەن نەتیجەی کە نەبێتە هۆی کاری شەڕ و لێدوانەکانی ئەمڕۆ بە تایبەتی ئێران لەوە دەچێت شەڕێک دروست بێ و ئەوەی کەوتەوە قۆ دەکرێت لە میدیاکانی ئەمریکا شەڕێک لە نێوان هەفتەیەک بۆ 2 هەفتە دەبێ و ینی ئەگەرەکان بەو ئاراسەیە کە نیزامی ئێرانی نەگۆڕدرێ بەڵام ڕەنگە جەماعاتێکی دیکە بێنە حکوم یانیش ئەو ینی ئەو چەکە ئەتۆمیانەی هەیەی یان ئەو پێکاتەی کە بۆ چەشی ئەتۆمی دروست دەکرێت کورە ئەتۆمیەکانیان لە ناو ببەن و ڕەنگە هەندێک لەو مەسانع و ینی ئەو پیشە سازیانێک کە پەیوەندی بە دروستکردنی چەکی دوور هاوێژەوە هەیە یان موشەکی دوور هاوێژێ ئەوانش لە ناو ببرێن. ینی بە نەتیجە ئێران لە ژێر شەڕ و لە ژێر کاریگەری لاماردانی کاکسەتی بەگەر دابشکاریی بۆ بکەین بەرزەکانی ئەمریکا ئەگەر دابشی بۆ بکەین مەسەلیان بە ڕێژەی سەدی وەریگرین ئەگەری شەڕ زیاترە یان ئەگەری ئەوەی کە ئێران بەبێ شەڕ و بەبێ لێدان لەو پێگانەی کە باسەکرێ مەسلەی موشێکی بالستی و بالستی و مەسلەی ئەو کورە ئەتۆمیانەی کە باسەکرێ و کە هێشتا ئاڵێوازی لێ ناهێنینەوانە ینی چونە ژێرباری ئاشتیەکە لەسەر مێز گفتوگۆ نزیکترە یاخود شەڕەکە. بۆخۆی ئەمریکا کۆمەڵێک مەرجی هەیە بەسەر ئێراندا و هەموو ئەوکو ئێرانەکان خۆیان باسییان کردووە هەر جارێک کە گفتوگۆ یعنی گەڕێکی گفتوگۆ دەست پێ دەکات ئەمریکا بە کۆمەڵێک مەرجی تازە و دێت سەر مێزی گفتوگۆ بۆیە ئەگەری شەڕ زۆر زیاترە لە ئەگەری ئەوەی کە بەبێ شەڕ ئەو گرفتەی نێوان ئەمریکا و ئێران کۆتایی پێوێ ینی لەوانەیە بەشێک لە وڵاتانی ناوچەکە بە تایبەتی شکەندا و پێویستیان بۆ بێ کە ئێران لاواز بێت و ئێران بۆ خۆشی لەوە تێگەیشتووە ئەگەر مەرجەکانی ئەمریکا بە لەسەر مێزی گفتوگۆ جێبەجێ بکە ئیتر وەکووە تەسلیم بێ ئەمەش بۆ ئێرانەکان بۆ ئێران کەمەک زەحمەتە بۆیە شەڕ ینی ناڵێن 100% بەڵام هەم ئیسرائیل ئەو هەم وڵاتانی ناوچەکەش ڕەنگە پشتیوانی لێدانی ئێران بکەن ئەگەرچی بەشێک لە وڵاتانە لە میدیاکان ناتوانن باسی بکەن کە پشتیوانی لە لێدانی ئێران دەکەن. بە نەتیجە ئەمریکا پێویستی بەم شەڕە هەیە هەم بۆ چاوترساندنی هەندێک لە وڵاتانی ناوچەکە هەمیش بۆ لاوازکردنی ئێران و ئەم ئیدارەیە کە ئێستا هاتووە ئیدارەی ترەمپ کەمەک چەقاوە سووە
بۆ بەدەستێنانی پارە و بەرژەوەندیەکانی و پێم وایە لە ئێران لی دەدرێت. باشە کاک سەرتیب ینی لێدانەکە چنەوەی دەبێت مەسەلەن زۆر کەس ترسی هەیە زۆر ترس هەیە لە مەسلەی دەدڵی خەڵکدا بە جۆرێک هەندێک پێیان وایە کە لەشکر کێشی دەبێ هەندێک پێی وایە ئێرانیش بە خراپی دەست دەکاتەوە ینی بە تەوقعی جەنابتان کە بە ڕێستان وەکو شارەزایەک و نووسەر و ڕۆژنامەنووسێکی باگە ینی بابەتەکە لە چوارچێوێک دەبێمە شەڕی 12 ڕۆژەمان بینی کە مەسەلەن لە هەندێک پێگەی دیاریکرااو بوو بەڵام ئێرانیش وەڵامی دەدایەوە زیاتریش ئیسرائیل بوو تا و کاتێک کە ئەمریکا فڕۆکەی بیتووی جوڵە پێکرد و لە هەندێک مەسەلەن لە مەسلەی ئۆتۆمیدا ینی ئەو وەکۆی جەنابەت باس کرد شەڕەکە شەڕێکی سنووردار کراو دەبێت سەرچاوی زانیاری ئێمە زیاتر میدیاکانە بە تایبەتیش میدیای ئەمریکی ینی ئەوەی کە تەوەقع دەکرێت لەبەرەوەی دوو ڕۆژە تۆمبارک لێرەیە لە بەغدا بوو هاتە هەولێر و سلێمانی و دیبلۆماتکارانی ناوچەکەوە ینی لێدوانیان هەیە و هەندێک لە وڵاتانە هاوڵاتەکانیان لە ئەوروپا بەتایبەت ئەوروپا لە ئێران ئاگدار کردەوە کە سەفەر بکەن و ئەو ناوچێ جێبهێڵن ینی هێدی کەش و هەوا و کژی شەڕوان نزیک دەبێتەوە ینی ئەو بوون و بەرامەی شەڕوان نزیک دەبێتەوە و ئەمریکا ئەو هەموو چەک و ئەسلە حوزە بەخانی ڕەوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو ئەمە خۆیان لە میدیاکانی خۆیان باسییان کرد بۆ سەیران نەهاتوون. یعنی لەوە دەچێت یەکەم کورە ئەتۆمیەکانیان و ئەو شوێنانی کە چەکی ئەتۆمی لە دروست دەکرێت یان یۆرانیۆمی لێدە پیتێنرێت وەکو خۆیان باس دەکەن لێدان یان لێ دەدرێت و مەسلەی چەکە بالیستیەکانیان و هەندێک میدیای ئەمریکی باسییان لە لێدان لە هەندێک سەرچاوی ینی ژیانیش کردووە یانی ئەوەی کە مەسەلەن پیشە سازیە لەوانەیە ینی هەندێک شوێنی هەستیار و استراتیژی ئێران بێگومان ئێرانیش دەستەوەستا ناوەستی خۆ بە دیار لێدانی ئەمریکاوە ئەویش چەچی هەیە و بەڵام ڕەنگە بارتەقای ئەمریکا نەبێ کاریگەر نەبێ ئەوەی ئێران هەیەی یەکەم موشەچی دوور هاوێژە لە ئیسرائیلی بگری یان لەو قاعیدانی ئەمریکا ناوچەکەی بگرێت دووەمیش گەروی هورمزە کە بۆمبی ینی لوغمی دەریایی و گرتنی ئەو گەروە ڕەنگە کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکە جێبهێڵی هاوکات ڕەنگە ئێران هەوڵ بدات پشت بە لۆبی رووسیا یان چیم بەستێ بۆ ئەوی بەرەنگاری ئەمریکا بێتەوە بەڵام تەسەور ناکەم زۆر کاریگەر ویستمەوە پرسم بە ڕێز مەسەلەن ئێران شەڕەکە ڕەنگە بێتە رووسیا و چین هیچ جوڵەیەکەکەن بە بڕای من نەخێر توانای ئەمریکایان نییە چونکە ئەمریکا جۆرێک لە شەرعیەتی ناوچەکەی ینی پێشەوەی کە لە ئێران بدات تەسەورەکەم گفتوگۆی لەگەڵ وڵاتانی ناوچەکە کرد بێ و وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش کەندا و ینی جۆرێک لە پشتیوانی لە پشتیوانی لێدانی ئێران دەکەن لە ژێرەوە تەبان لە باشکرا ناتوانن ئەو ئیشە بکەن چونکە ئەوان مەترسیان هەیە لەسەر ینی مەترسی دایمەن هەست بە ترس دەکەن لەلایەن ئێرانەوە لە بێریشمانە چێ ئیسرائیل زۆر پشتیوانی لێدانی ئێرانە و بەشدار دەبێت لە لێدانەکان و دوێنێ کۆمەڵێک فڕۆکە گەیشتوتە ئیسرائیل کە ئەم فڕۆکانە تەنها ئەمریکا خۆی هەیەی و فڕۆکەی استراتیژین یانی ئەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە ئێران لی دەدرێ. ینی پێت وایە کاک سەرتیب ینی ئێستا بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو دابینیمان وەکو بەیاننامەی وەزارەتی خارجی وتی ئەو کارمەندە ناپێویستانەی لە باڵێۆزخانەی بەیروت هەبوو یان لە لوبنان هەبوو کشێنرانەوە مەسەلەن لە سووریا بەشێکی زۆر هێزەکانیان کشاندەوە بۆ هەرێمی کوردستان ینی پێشەوە بسمە سەر تۆمبارەکەمەوە سەرتر لەسەر مەسەلەی بوونی تۆمبارەك لە عێراق گفتوگۆ بکەین بەڵام ینی ئەمە دەلالەتێکە لەسەر ئەوەی کە ئەمە کۆتایی پێهاتۆ شەڕ ڕوو ئەدات تەسەور دەکەم ئێرانیەکان لەوە گەیشتن تەواو یانی ناتوان لەسەر مێزی گفتوگۆ بەم ینی ئەوەی کە ئێرانیەکان دایانوی بیهێنەدی یان بەشێک لەو شتانێک کە ئێران تا ئێستا ئامادەنیە دەستبەرداری بێ پێیان وایە پێیان گەیشتونەتە خەنات کە ناتوان لەگەڵ ئەمریکا بگەڕێن ئەنجامێک لێدوانەکەی ئەمڕۆی وەزارەتی دەرەوەی ئێرانی بەڵگەی ئەوەی کە بێ ئومێد بوون هەرچەندە گەڕێکی دانوستانیان ماوە پێنجشەممەیە بەس تەسەور ناکەم بگەن نەتیجا ینی باشترین بەڵگا ئەوەیە کە هەر جارەی کە ئەمریکیەکان دێنە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئێران ینی حوزمەیەک یان بۆخچەیەک مەرجی تازە دەخەنە سەر مێزی گفتوگۆ و ئێرانیەکانیش ڕاستیەکەی خۆیان دەدزنەوە دەیانێت کات بکوژن و
لە ڕێی کات کوشتنەوە بتوانن گفتوگۆکانیان ینی درێژە پێ بدەن و خۆیان بە دوور بگرن لە شەڕ بەڵام لەوە دەچێت ئیدارەی ترەمپ کە ئیدارەیەکی دڕا ئیدارەیەکە کە بڕیار دەدە ینی دەست وەشێنە من پێم وایە ئەو هێزەی هاتوتە ناوچەکە پارەیەکی زۆر زۆر تەکلیف دەکە گواستنەوەی مانەوەی بەردەوامبووی لە ناوچەکە شتیوان ڕوویداوە بە پێی زانیارەکانی بەڕێزت بەڕێز کاکسەرتی مەسەلەن لە مێژووی دوور و نزیکدا مەسەلەن ئەو جەرارفۆرت و کۆمەڵێک ئەو ئەجیزە مەسەلەی کەلوپەلی سەربازی بجوڵێندرێ لەلایەن ئەمریکا بەڵام شەڕ نەکرێ ئەنی شتیوان ڕوویداوە ئەوی بزانێ هەدبێ بۆ خۆی کاتی خۆی لە مەسەلەی داژکردنی عێراقیش سەدام لە داژکردنی کوێتیش سەدام لە ئاخر لەحزەکان ڕازی بوو لە کوێت بکشێتەوە بەڵام دوای ئەوەی کە ڕازی بوو ئەمریکا یەک زنجیرە مەرجی تازەی خستە بەردەم سەدام حوسێن کە ئەوان تووشی شۆک بوون کە جگە لە کشانەوە داوای یەک زنجیرە داواکاریان لە سەدام هەبوو بۆ سەدام ئاسان نەبوو کشانەوە کە خۆی ڕوبەڕووی باردۆخی ینی سەدامیان ڕوبەڕووی باردۆخێک کرد کە کشانەوەی هەر زەرەر بێ مانەوەشی هەر زەرەر بێ بۆ ئێرانیش ئێستاکە من پێم وایە زەحمەتە ینی خۆ دەرباسکردنیە لەم باردۆخەوە ئەمریکا بە قۆناغ ئەو چەک و جبەخانەی گواستەوە ناوچەکە سەرەتا بە لێدوان و هەڕەشەکردن بوو بەڵام ئەمریکیەکانیش تەسەور دەکەم گەیشتونە قەناعەت کە ناگەنە نەتیجە لەگەڵ ئێران و گواستنەوەی ئەم چەک و جبەخانەیە ینی بۆکو خۆیان باسییان کرد لە یەک دوو ڕۆژ لە ڕۆژنامەکانی خۆیان بۆ سەیران نییە و ئەمریکا بەبێ ئەجێندا چەک و جبەخانەی وا گەورە ناگوازێتەوە کە ملیارەها ملیار دۆلار خەرجیەتی لە مێژوودا شتی وایان نەکردووە. کاکسەرتی ئالۆزی گەورەتر دروست نابێت لە ناوخۆی ئێران مەسەلەن ئەمریکا تەجروبەی ئەفغانستانی هەیە تەجروبەی عراقی هەیە مەسەلەن لە عراق بەدەست دوو پارێزگاوە گیری خوارد مەسەلەن لە ئەفغانستان دوای 20 ساڵ شەڕ نەیتوانی کۆنتڕۆڵی ئەفغانستان بکە ئەم جۆرە ئەم جاریانیان ئەم ئێوێت بەتەواوەتی ئەو نیزامە بگۆڕێت یان ئالۆزی دروست بخۆتە زانی ئێرانیش فرە قەومیەتە فرە پێکاتەیە مەسەلەن ڕەنگە هەریەکە ئەجەندای بکەوێتە پشتی بە عەرەبەوە بە فارسەوە بە تورکمانەوە بە ئازەرەوە بە مەسەلەن بە کوردەوە ینی ئەمە بۆ ئەمریکا ئالۆز نابێگەر بیەوێت دەست بەسەر عەقلی سیاسی یان ئێرانیا بگرێت. ینی ئێران فرە پێکهاتەیە کورد و ئازەر و بلوز و فارس و عەرەب و پێکهاتەی زۆر زۆر تێدایە نە ئەمریکا دەیەوێت دەوڵەتی وەکو دەوڵەت وەکو دامەزراوەی دەوڵەتی ئێرانی تێک و پێک بشتێنەوە ئێران دابش بکە ئەو نیەتەی نییە و بۆ ئەمریکا ئاسان نییە و وڵاتانی نقطەیەکی دیکە وڵاتانی ناوچەکە قبولی ئەویان نییە تورکیا لەبەر ئەوەی کوردی لێیە ینی ئێران ئەو ئێرانی ئێستا کە بەشێکی کوردستانە و بە مەترسی دەزانێت ئەگەر بێت و هەر قەومیەتێک لە ئێران داوای سەر بەخۆی و جیابوونەوە و زۆرێک لە خۆ بەڕێوەبەری بکە ینی تورکەکان زۆر مەترسیا هەیە لەم بینێ هاکافیدان چەندین جار سەردانی ئێرانی کردو بەدزی و بە ینی بەنهێنی و بە ئاشکرا و ئێرانیەکانە بە هەمان شێوەوە تەنسیقیان هەبووە و تورکیا ترسێکی زۆری لە نیشتووە جگە لە دابەشبوونی ئێران ئەسڵەن ترسیان هەبوو لە دابەشبوونی تورکیا بۆیە مەفاوەزاتیان لەگەڵ ینی ئۆجەلان دەست پێ کرد سەبارەت بە حەق و حقوقی کورد و وڵاتانی ناوچەکە زۆر دەترسێن پاکستان بێت ینی حتا عێراق دەترسێ خەلیج زۆر دەترسێن لە مەسەلەی فەوزا لە ئێران ئەمریکیەکان مەبەستیا ئەوە نیە بڕوا ناکەم مەبەستیشیان نیە ئەو نیزامە بە یەک جاری بنبڕکەن بۆ چکە بەدیلیان بڕوا ناکەم هەبێ یانی تا ئێستا ئێران معارزەیەکی ئەو تۆی نییە بێت حازر کرا بێت ینی سەرکاری ئێران بگرێت دەست پێم وایە ڕەنگە زیاتر مەبەستیان ئەوە بێت ئێران کەمێک لاوااستر ببێ ینی کوراتۆمیەکانی نەمێنێت چەکە بالیستیەکانی سنووردار بکرێ و ئەو نظامی کە ئێستا هەیە ئەو کەمینەی کە ئێستا دەستڕۆیشتون نەمێنن کەمینەیەکی دیکە بێن هە لە ناو نظامەکە بێن حکوم بگرنە دەست ینی ڕەنگە زیاتر کەمێک نەرمتر بن ینی بە نەزەری ئەمریکا میان ڕەوەکان بن بەڵام ئەگەر بێت و دامەزراوی دەوڵەتی لە ئێران تووشی شلەژانێکی گەورە ببێ و ببێت ڕاپەڕنێکی سەرتاسەری من پێم وایە ئێران کاتێکی زۆری دەوێت ینی لە ڕووی سیاسی و ئیداریە و سەقامگیر بێ. بەڵێ باشە کەواتە بابینە سەر ئەوەی هاتنی تۆمبارەک نوێنەری یان نێردەی سەرۆکی ئەمریکایە بۆ سووریا بەڵام ئێستا تەدەخولی دۆخی عراقیش دەکات لە دوای ئەوەی کە مارک ساڤایە
تەقەی تێکەوت مەسەلەکەی نازام هەندێک جار وتیان بەرتیلی وەرگتو بە هەر جۆرێک بێ تۆزێک ینی بابەتی ژمارە سافایەت چۆتە دواوە هاتنی بۆ بەغدا بە تایبەتی بۆ شیعەکان بەپێی زانیارەکانی یان بەپێی شرۆفەکانی جەنابەت کاک سەرتیب چی بووە ینی تۆمبارەکە ئەوێت چی بە عراقیەکان بڵێ بەشی یەکەمیان ئێرانی بوو من احتیمادم کردە سەر دایما من وەکو ڕۆژنامەرز احتیمادم کردە سەر زانیاریەکانی کە لە میدیای ئەمریکا و عەرەبی بڵاو بۆتەوە ئێمە لە ناو کوورەی مەطبەخی معلومات نی ئەوەی کە پەیوەندی بە ئێرانەوەی بەڵام سەبارەت بە تۆمبارەک ئەوەی کە زانراوە تا ئێستاکە لە بەغدا بۆ دوو پەیامی سەرەکی هاتبوو یەکەمیان پرسی پێکێنانی حکوومەتی عێراق بوو کە ئەوان نووری مالیشیان قبول نییە و دووپاتکردنەوەی ئەو مەرجانەی ئەمریکا لە ڕێی باڵیۆزی عێراق لە ئەمریکاوە لە واشنتۆنەوە ڕەوانی کرد بۆ عێراق کە بریتە لە چەککردنی هێزە چەکدارە میلیشیاکان حەشدی شعبی دوورکەوتنەوە و بەشداری نەکردنی ئەو گروپانە لە پێکردنی حکوومەت ڕانسپاردنی نووری مالیچی و نەڕاستپاردنی کەسێکی دیکە پرسی سپیکردنەوەی پارە و ینی دراوی گرا عێراق و ینی استفادەی لێنەکە و ئەخیرەن مەوزوعی ینی ئیمزاکردنی زنجیرە ڕێکەوتنێکی ئابووری سیاسی لەگەڵ ئەمریکا ئەمە یەک بەشییان بەشەکەی تریان بریتی بلەوەی کە ئەتۆمبارە کات بە عێراقیەکان بڵێ ئێمە حازرایی دەکەین لە ئێران دەدەین و ئێوە دەبێت دوورکەونەوە لەو شەڕا بە هەر شێوەیەک نزیکی یان تێبئاڵێن یان تێکەڵاوی ئەم شەڕە ببێن یان ببنە بەشێک لەم ململانەیە ئێوە بە خۆتان زەرەر دەکەن و گورز بەر ئێوەش دەکەوێت سەبارەت بە هاتنە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەشێکی کەمی پەیوەندی بە پێکێنانی حکوومەتی عێراقیەوە هەبوو یانی ئەوی کە لەگەڵ شیعە باسی کرد و لێرەش باسی کرد کە مەسەلەی پێکێنانی حکوومەتی عێراقی ئەوەی پەیوەندی بە کوردەوە دوو پەیام بوو یەکیان مەسەلەی پێکهاتنی حکوومەتی هەرێمی کوردستان پێم وانێ ئەمریکا زۆر ینی بپرژێتە سەر مەسەلەی حکوومەتی هەرێم و چونکە مەشغوڵی ئێران و قەزیەکە زۆر گەورەترە بەڵام نەسیحەتیشی کردن کە مەسەلەی دواکەوتنی پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خراپە ئەوەی دووەمیان هات کوردی ئاگادار کردەوە گەر ئێوە بەم شێوەی ئێستا کە یەک نین و دوورن لە یەکتری و بەشاکیلتان هەیە لەم باردۆخە زەرەر دەکەن و ئەمریکا پێویستی بە عێراقێکی سەقامگیر لە ڕووی سیاسیەوە سەقامگیر لە ڕووی ئابووریەوە عێراقێک بێ کە بتوانین بە خێرایی بڕیار بدە و بە خێرایش جێبەجێ بکە بۆیە ئێوە پێویستان بەوەیە کە حکوومەتێکی هەرێمی باش دروست بکەن و خۆتان کۆ بکەنەوە چونکە ئەگەروانەکە زەرەر دەکەن بەڵێ ینی ئەمە تەنها لە چوارچێوەی تەوسیات ینی ناچێتە چوارچێوەی پەیامی ئاگرین من مەسەلەن میوانێکم هەبوو لەم هەفتەیە کاک سەرتیب باسی لەوە کردکەوان حەشدی شعبی ئەوەی کە هەمووی توێندراوەتەوە لە ناو لیواکان و لە ناو چوارچێوە یاسایە کە بۆی داڕێژراوە ئەنی ئەمە بەسە بۆ ئەمریکایان عراقیش معڕەزە بۆی کە ڕوبەڕووی کۆمەڵێک گورز ببێتەوە وەکو باز دەکرێت یەک نقطەم بیر چوو سەبارەت بە هەرێمی کوردستان تۆمبارەک هاتبوو کورد ئاگدار بکاتەوەرەوەی کە ئەمریکا پلانی هەیە لە ناوچەکە پەیوەندی بە ئێرانەوەی لێدان لە ئێرانەوەی دەبێت ئێوە ئاگدار بن نەبنە بەشێک لەم ئەجێندایە و بوون بە بەشێک لەم ئەجێندایە ئێوە زەرەر دەکەن و دەمانەوێت پشتیوانمان بن وەکو ئەمریکا یان لەو شەڕا من دەزانم ئەمریکا پێویستی بە کورد نییە چونکە ئەسڵەن شەڕەکە لە ئاسمانەوەیە بەڵام ینی ئەم دەکاری دیپلۆماتیە و دەبێ بکرێ و من پێم وایە بەشێک لە جوابەکانی کە لێرە دراوەتەوە ئەمریکا ئەوەیە کە ئێران دراوسەیە و سەدان کیلۆمەتر سنووری دراوسەیەتی هەیە و کورد بیانی دووپاتی کردوەوە کە نابێت بە بەشێک لەو ململانەیە و چ بۆ ئێرانیەکان کە ئەو قسەی ڕەنگە کرابێت چ بۆ ئەمریکاش سەبارەت بە مەسەلەی لێدان لە حەشدی شعبی و لە گروپە میلیشیا چەکداریانەی شیعە لە عێراق ڕاستیەکەی تا پێکەنانی حکوومەت ئەگەر بێت و ئەم گروپانە دوور بخرێنەوە لە بەشداریکردن لە حکوومەت و چەک بکرێن ینی معالجەی قانونی بکرێن ببنە بەشێک لە سوپای عێراقی متەسەور دەکەم ئەمریکا هەم لیان نەدا هەمیش ڕاستیەکەی ئەمریکا ئێستا کارتی دیکەی بەدەستەوەیە جگە لە مەسەلەی لێدان لە گروپانە کارتی دیکەی بەدەستەوەیە کە پەیوەندی بە کۆنتترۆلکردن و بەرزەفتکردنی دۆخی ئابووری عێراقەوە ئەویش مەسەلەی دۆلارە ئەگەر بێت و ئەمریکا دۆلار لە عێراق بگرێتەوە بە تاکید عێراق ڕاستە و خۆ دەکەوێتە ژێر بارێکی زۆر گرانی ئابووری
بەڵێ ئەوە ینی یەکێکە لە ڕێگەکان مەسەلەن خەڵک زۆر لەوە دەترسێک کاکسەرتیب مەسەلەن ئەوەندە لە موشەکەکان ناترسێ ئەوەندەی لەوە دەترسێکە عراق بخرێتە ژێر کۆتوبەندی دۆخێکی دارایی زۆر قرس ئەمریکا مەساڵحەکانی ئەوەندە چۆتە هامشەوە لە عراق کە ئەوە بەس بەسەر عراق بێنێت ببورە ینی لە نێوان هەردوو ئیجراعات ینی چ لێدان و چ ئابوووریەکە بەهێزرا لێدان ڕەنگە لە مەسەلەن ڕەنگە جاری یەکەم لە قیاداتی حەشدی شعبی بدرێت کە ئەوانەی بە ئێرانی لە دەرەوەی ئەمە یەک یان لە مەقڕاتی حەشدی شعبی بدرێت یعنی مەقڕەکە لە بارەگایەکەی ئەو گروپانە لە دەرەوەی شارەکان لی دەدرێت و دەنگەکەی هەر 24 ساعتە و ینی هەرایەکەی چەند کەسێک دەکوژێ و ڕەنگە ببرێتەوە بەڵام بدۆخی ئابوورینا پەیوەندی بە تاچی خەڵکی عێراقەوەیە بۆی کاریگەریەکەی زۆر گەورەیە و کاریگەریەکەی تەنها ینی ڕاستەوخۆ و بۆ چەند ڕۆژێک نییە بەڵکو بۆ تاسی لە داهاتوشی دەکات گە نرخی دۆلار لە 150,000 دینارەوە کە ئێستا سەقامگیرە یانە نێوان 150 کەم و زیادێکەیە ئەگەر بێت و لە عێراق بدرێ ئەگەر بێت ئەو پارەی بگیردرێتەوە ینی ڕابگیرێ بە تاکید یان سزا بخرێت سەر کۆمپانیای سۆمە بۆ هەناردەکردنی نەوت بە تاکید نرخی دۆلار زۆر زیاد دەکات و عێراق لە ڕووی ئابووری و کە ئێستا حەز بەنا جۆرێک ناسەقامگیر دەکرێت ڕوبەڕووی باردۆخێک دەبێتەوە ئیلا بە ئەمریکا چارەسەر دەکرێت بۆیە تەسەور دەکەم عێراقیەکان لەوە گەیشت بن و نووری مالیکی بە پێی ئەو مقابلەی دوێنێش کردی ینی دەرکەوتو کە زۆر دەترسێن مالیکی ئێستاکەم کە بەربژێرە بۆ سەرۆکوەزیران و ئەمریکا ڤیتۆی لەسەر هەیە ئامادەی هەموو تەنازولێکە بۆ ئەوەی بێ بە سەرۆکوەزیران و مەرجەکانی ئەمریکا وەک خۆی جێبەجێ بکە چ لە مەسلەی ناردەدەرەوەی پارەیگران ینی کۆتوبەندکردنی لە مەسلەی چەکردنی ئەو گروپانە و لە مەسلەی دروستکردنی سوپایەکە بەرزەفتی سنوورەکان بکە یانمانە کە پەیوەندی بە سووریاوەیە زیاتر ینی حازرن بەڵام ئەمریکا پێدەچێت ینی قەنەعەتیان نەهات کاک سەرتی پێت وایە مالیشی بکشێتەوە یان نووری مالیشی بڕیاری کشانەوە بدایان قورسە بۆ ئەوان مەسەلەی کشانەوەی مالیکی کۆتایی هاتووە ینی مالیکی هەر دەبێ بکشێتەوە یعنی بەڵام ڕەنگە ینی ئەمریکا هەم تۆزێک مرونەت بنوێنی تە بۆی نەشتێ لە ڕووی سیاسیەوە هەمیش سەقفی زەمەنی هەیە بۆ مەسەلەی پێکردنی حکوومەتی عراقی ینی ڕەنگە ئەمریکا ئەو کاتێک کە خۆی دەگاتە قەنەعەت پێویستە پێک بێ دەبێ پێک بێنرێ بەڵام بە پێی تەلەفۆنەکەی بینێک پێشسای تۆمبارەک بۆ کاک مەسعود و بۆ سەردانەکەی بۆ عێراق و تەلەفۆنی لەگەڵ لایەنەکان پێم وایە ئەمریکا بۆ فترەیەک یان بۆ ماوەیەک داوای کردبوو کە پێکردنی حکوومەت عێراقی ڕابگیرێت تا لەگەڵ ئێران دەگەنە ئەنجامێک بەڵام ئێستا دوو ڕۆژ سێ ڕۆژە بارودۆخی ئەوەی کە لە میدیەکان دەیبیستین زۆر گەرم بووە مەسەلەی لێدانی ئێران پێ دەچێت فشار بکرێت حکوومەت عێراقی دروست بکرێت بەڵێ بۆ دۆخی کورد لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتیش لە چوارچێوەی سووریادا پێت وایە دۆخەکە چۆتە چوارچێوەیەکی سەقامگیر یان ئەو دەست بەسەرداهێنانەی ئەمریکا بۆ ئەحمەد شەرع ینی ئەیانەوێت چیتری پێ هەدەفێکی تری پێ بپێکن یان چیتری پێ بەدەست بێنن جارێ بەر لە هەموو شتێک ئەگەر بینە سەر ئەو ڕێکەوتنەی لە 29 مانگی ڕابردوو کرا بەڵێ ئەو ڕێکەوتنە تا ئێستاکە و خۆی جێبەجێ نەکراوە ڕاستە تقریبان نزیک دەبینەوە لە مانگێک کە ئیمزا کراوە و بەشێک لە ینی لەشێک لە ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە هەرچەندەکەمە مەسەلەی دانانی مەحافظە و کشانەوەی هەند ئەو هێزانەی ئەحمەد شەرع لە ئەو گروپە چەکدارانەی دیمەشقیان ناوی لێ بنین لە بەشێک لە ناوچەکانیش پارێزگای حەسەکە و ینی چەند کارمەندێکی ئەمنی هاتوتە حەسەکە و قامشلی و مەتار بەشێک لە کاروبارەکان ڕێکخراوە هەندێک لە کارمەند دامەزرێنراوە بەڵام بەشێکی گەورەی ئەم ڕێکەوتنە تا ئێستا جێبەجێ نەکراوە و مشکلەی هەیە سەرەکی ترینیان بریتە لە دروستکردنی ئەو چوار دیوایە کە قەرار بوو دروست بکرێت و دیلەکان تا ئێستا کێشانێک گۆڕینەوەی دیلەکان تا ئێستا نەگەشتنە نەتیجە ینی دەتوانین بڵێن ڕقەمیەک ژمارەیەک تا ئێستاکە ئەو لیوانە دروست نەکراوە و لەسەر دروستکردنی نەگەیشتنتە ڕێکەوتن بۆ چونکە دیمەشق دەوێت چەند سەد سەربازێک بن ئەو هێزانی هەسەدە زیاتر نەبن و وەرە چەند ناوچەیەکی پەراوێزخراو بن و جم و جۆڵیان نەبێ مەسلەی چەکەکانیان و مەسلەی بڕیاری هاتوچۆ ینی حرەکە پێکردنیان ئەمانە هەموو شێشەن لە نێوان هەردوو لەو تا ئێستا نەگەشتن ڕێکەوتن دوو بڕیار بوو بریکارێکی وەزیری بەرگری دابمەزرێ لە کورد تا ئێستا نەکراوە و تورکیا مانەعە تورکیا تەدەخولێکی ڕاستەوخۆ لە بارودۆخی سووریادا دەکات و هەر وەزارەتێک باستەوە دەکرێت مستەشارێکیان بۆ داناوە تورکەکان ئەم مستەشارە
ڕۆڵی زۆر گەورەی هەیە لە بڕیاردان لە وەزارەتە و لەسەر حکوومەتی سووریا. یەکێکە لە گرفتەکان ئەوەیە کە دەبواە بە پێی ڕێکەوتنەکە هێزەکانی گروپە چەکدارەکانی ئەحمەد شەرع لە میلیشیاکانی ئەحمەد شەرع نایلی بنن لە نزیک ڕکۆبانی بکشێنەوە تا ئێستا کە ئابلوقی سەرشارەکەیان نەگرت و داوا دەکەن وەکو حەسەکە وەکو قامشلی ژمارەیەک لەو چەکدارە ئەمنیانەی سەر بە وزارەتی ئەمنی سووریا لەوێ نیشتەجێ بکرێن و ببنە ینی ڕێکەوتنەکە لەسەر ئەوێش جێبەجێ بکرێت لە کاتێک دەنە لە ناو ڕێکەوتنەکەدا باس لە دانانی کارمەندی ئەمن و ئاسایشی سووری نەکراوە ئێستاکانە بۆیش بۆ کۆبانی دانەوێت مەرجی لابردنی ئابلوقا ببەستنەوە بەدانانی ئەو کارمەندانە تا ئێستا نەگەیشتە ڕێکەوتن. پرسێکی دیکە مۆزوعی بەشداری ژنانە لە هێزی چەکدار دیارە ئەو جەماعەتی دیمەشق بڕوایم بە مافی ژن و حتا مافی سیاسی و گەلانی سووریا نییە بۆیە بۆوان ئاسان نییە ئیستیعابکردن و ینی هەرزکردنی ئەوەی کە ژن بەشدار بێت لە هێزی سەربازی تا ئێستا لەسەر ئەو پرسش نەگەیشتنە ڕێکەوتن. لەگەڵ ئەوەشدا ینی مەسلەی دانانی یان ڕێخستنی ئەو دەواازە سنووریانەی چ لە سێمالکا بێ یان لە تەلکۆچەر بێت ئەوەی کە لە عێراق پێی دەگوترێت ڕەبیعا تا ئێستا لەسەر ئەویش ڕێک نەکەوتون لەبەرەوەی ینی هێزەکانی سووریا دیموکرات یان ڕێبەبەری خۆسەر بەشێک لە ئیجرایی ڕێکەوتنەکەی ڕاگرتووە و ئەوانیش مەرجیان هەیە بۆ ئەوەی دیلەکان بەربدرێن یان یەکێک لە شەرتەکانەوە دیلەکان بەربدرێت اینجا دەست بکرێ بە جرعاتەکانی تر. مەسلەی دیلەکان تا ئێستا کە نازانرێت چەند کەس گیراوە و بەشێکیان چارەنووسیان دیار نییە و بەشێکیان چارەنووسیان دیارە دوای گرتنیان کوشتویانن یان شەهیدیان کردوون و قسە هەیە کە خەڵ ینی با بڵین گۆڕەشی بە کۆمەڵگا یان شەڕوان هەیە سووتان دویانە ئەو گروپە توندڕەوە ئیسلامیانە بۆیە ئەمەشێکێکە لە گرفتە سەرەکیەکان و ئەگەر بینە سەر مەسلەی ئەوەی کە پێی دەگوتێت تایبەتمەندێتی یان جۆرێک لە جیاوازی ناوچە کوردستانیەکان سووریا تا ئێستا حکوومەتی دیمەشق یان ئەو جەماعەتی دیمەشق حاضر نین گفتوگۆ لەسەر تایبەتمەندێتی ناوچە کوردستانیەکان بکەن. یعنی بێن ئێستاوە چەند ڕۆژێکە لە میدیاکان دەیبیستین ئەو بەرپرسانی کورد لە سووریا باس لەوە دەکەن کە ئەوان داوای حکومی ذاتی دەکەن جۆرێک لە لامەرکەزی گفتوگۆ بکەن بۆ ئەو لامەرکەزیەتە چونکە ئەم ناوچەی کە تایبەتمەندێتی هەیە پێویستی بە مەرجعیەت هەیە پێویستی بە ئەنجومەنێکی بڕیاردان هەیە وەکو پەرلەمانێک و پێویستی بە دەسەڵاتێکی تەنفیزی هەیە ینی ڕاستە یەک پارێزگایە بەس دەسەڵاتێکی تەنفیزی ینی بتوانێت سەرکاری شوکارەکان بکە ئیدارەکان بێکەوە بەستێتەوە بڕیار بدات چونکە بە کۆبانیشمان هەیە لە بیرمان نەچێت تەنها حەسەکە نییە لەناو ئەو ڕێکەوتنی کە کراوە تا ئێستا دیمەش خۆی دەدزێتەوە و دایانەوێ باردۆخەکە بەم شێوەیە ئێستا بەردەوام بێت تا خۆیان بەهێز دەکەنەوە دوایەوەی کە خۆیان بەهێز کردەوە اینجا بپڕژێنە سەرچی دووبارە ڕەنگە پەلاماری ڕۆژاوای کوردستان بدەن و کورد ترسێکی زۆری هەیە لەوەی کە ئەم ڕێکەوتنەکە جێبەجێ ناکرێ سووریا دیمەشق یان ئەو جەماعەتی کێستا لە دیمەشقن بە پاڵپشتی و پشتیوانی تورکیا دووبارە شەڕ هەڵگیرسێنەوە و ئەمریکیەکان تا ئێستا گرنتیان نەداوە ڕاستیەکەی بۆ ئەوەی کە ڕێگری لە پەلامار دووبارە پەلاماردانی ڕۆژئاوای کوردستان بکەن و لە بیریشمانە چێ مەسلەی پەروەردە ئێستایشیش کە لەو گرفتانە ڕاستە چەند کۆبنەوەی کراوە لەسەر مەسلەی پەروەردە ڕۆژئاوای کوردستان بەڵام نەگەیشتێتە ڕێکەوتن بۆ چونکە ئەو مەرسومەی ئەحمەد شەرع لەی کردبوو هەر بۆ چاوپۆشین بوو ینی بۆ جۆرێک لە بەس باسی میدیایی بوو ئەگەرنا ئەو مەرسومەی دەری کرد سەبارەت بە زمانی کوردی هیچ ئەرزشی نەبوو ینی تۆرە خوێندن لە چەند مەکتەب و خوێندنگایەکی دیاریکراو بێ و ئەو کەسێک کە دەی خوێنێ مخەیر بێ لە بینەوەی بیخوێنیان نەیخوێنێ و نەچێتە ئیمتیحانی سەری ساڵ و داخکردنەوە و تەنها یەکوانەش بێ ئەمە بۆ کورد قیمەتی نییە کورداوە دەکە زمانی کوردی لە پاڵ زمانی عەرەبی زمانێکی دان پێدانراو بێ ینی زمانێک بێت ئەگەرچی لە دیمەشق بەکارنێ خۆ بەڵام دەبێت ناوچەکەی خۆیان زمانێکی ڕسمی بێ دووەمینیان خوێندن بە زمانی کوردین بێ بە تەواوی ینی هەموو خوێندنەکە بە زمانی کوردی بێ لە هەموو وانەکان بە زمانی کوردی بێ هەموو مەنهەجەکە کوردی بێ ئەگەر مەنهەجەکە منهەجی دیمەشقیش بێ بەڵام بە کوردی بێ دیمەشق نا دیمەشق دەیەوێ تعاملێکەوەکەوەی ئەوانەی ئەو کوردەی لە سووریا ینی ئەوی کاوان پێی دەگوترێت سووریا
لە ڕۆژئاوای کوردستان وەکو میوان تەعاملیان لەگەڵ دەکات وەکەوەی کە زۆرێک لە خزمەت گوزاری بێکە ینی کە بتوانن تەنهاوانەیەک یان کەناڵێک بە کوردی دابنێن یان بەشێک لە زانکۆیەک بگرێتەوە بۆ زمانی کوردی نەک بە زمانی کوردی بۆ زمانی کوردی ئەوە بۆ کوردی ینی بۆ کوردی قیمەتی نیە بۆیە ئەمانە هەمووی مەشاکلن هەمووی گرفتن و خراپترین ینی فاکتەر لەو نێوانەدا ئەوەیە کە ئەمریکا زۆر خراپ تەعامل لەگەڵ کوردەکە لەسەر مێزی گفتوگۆ ئێستا لایەنگری دیمەشقا و دەیانەوێت ئەو خەریتە و ینی ئەو پلانێکە لەبەردەستیانە کورد مناقشەی نەکە جێبەجێ بکە بابەتەکە پەیوەندی بە تێگەشتنی تۆمبارەکەوەی کاکسەتی بەکو زۆر جار باز دەکریان هەر استراتیجی ئەمریکاوە بە تەسەوری من یەکەمیان تورکەکان زۆر فشار دەکەن ئەمریکا زۆر مراعای تورکیا دەکەوە لەو نێواندەش تۆمبارەك کە هەم پرۆ عەرەب هەم پرۆ تورکە ینی راپۆرتی تۆمبارەك دەور دەبینی ینی بێگومان بۆ ئەمریکا ئەوەی تریان ئەمریکا مشکلێکێ ئێستا هەیە نایڵی ئەوروپیەکانیش زۆر ینی بەشدار بن لە گفتوگۆکان و حتا لە گفتوگۆ 29 مانجیش نەیهێش بەشدار بن ئەمەی چیکە لە گرفتەکان و لە بیریشمانە چێت ئەمریکا ئێستا مراعاتی دیمەشق زۆر دەکات بۆ چونکە بە دوای بەرژەوەندی خۆیان خواوان لە بۆ چاوی کاڵی کورد لە ناوچەکەنین و ئەم ئیدارەی کە ئێستا هەیە ئیدارێکی زۆر چەقاوەسووە ترەمپ زۆر دوور بەدەر لە هەموو بەهایەکی مرۆیی تەعامل دەکات بە دوای پارە و بە دوای کانزا و بە دوای نەوت و بە دوای بەرژەوەندەکانی ئەمریکایە چاوپۆشی لە هەموو یعنی باز دەدە بەسەر هەموو قیەم و بەهایەکی مرۆیی باز دەدە بەسەر هەموو ئەخلاقێکی ئینسانی بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی مەسەلەن بەڕێز مەزلوم عەبدی بە دوای چیدا لەگەڕ مەسەلەن کۆبوونەوە دەکات لە هەولێر لە سلێمانی لەگەڵ تۆمبارەك لەگەڵ سەرۆکیەتی سەرۆکی پارتی مەسەلەن ئەم بابەتە بە دیاریکراوی بۆ چییە بەڕێز کاکسەرتی مەسەلەن دەوێت زەمانەتێک بەدەست بێنێ ینی کورد پندێکی جوانی هەیە دەڵێت یان دەرێ ئاوبردی دەست بە دەست کە پوش شەو دەگری یعنی یەکێک ئاو بیبە ئەگەر دەست کە پوشێکی شەوی دەستی پێوە دەگرێت بۆی نقم نەبێ کورد ئێستا هیچ چارەسەری نییە بە دوای ئەوەدا دەگەڕێت گرنتیەک پەیدا بکە بە دوای ئەودا دەگەڕێت دۆستەکانی دووبارە بەسەرکاتەوە تکا لە دۆستەکانی بکە بەر لە هەموو شتێک ئێستا کورد بە دوای یەکگرتووی ینی مەزلوم عەبدێ و کورد لە ڕۆژاوی کوردستان دانێت دەست بەو یەکگرتووی ئێستای کورد بگرن بۆ چونکە تاکە پارێزەر و زامن و گرنتیە بۆ پاراستنی کورد و هەروە لە چەند ڕۆژی شەڕش کە پەلاماری ڕۆژاوی کوردستان درا لەلایەن تورکیا و سووریاوە یعنی یەکگرتووی کورد بووە لەمپەر و بووە گولەبەند بۆ کورد ئەگەر یەکگرتوویانە بۆ باوەڕتانە بێ کورد زۆر خراپ بەسەرداهات ئەمە یەکیان دووەمینیشیان دەگەڕێ بە دوای ئەو دۆستانێک کە هەیەی ینی بۆ نمونە لە ئەوروپا فەڕەنسا ئەڵمانیا هەیە لە دەر و دراوسێ دەگەڕێن هەندێک وڵاتی عەرەبی ڕەنگە جۆرێک لە زۆرەکان ئەگەر لایەنگری ئەحمەد شەرعیش نەبن ینی جۆرێک لە مغازەلە و دۆستایەتی کورد بکەن مەزلوم عەبدێ لەوە دەگەڕێت و لەوەش دەگەڕێت کە ئەمریکا قەنەعات پێبێنی کە ئەو سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە بۆ چونکە لە دوو ڕۆژی ڕابردوو تەمەشاکەین بەکشانەوەی کورد لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات ببینن داعش لە دێرە زۆر چ دەکات و ببینن گروپە چەکدارە بەڵێ کاک سەرتی ببوورە لانی هاوپەیوەند بۆ مەسەلەی داعش قسێک ینی هەندێک بۆ چوون هەیە پێیان وایە کە ئەمە دەستی تورکیا لە پشتە بۆ یەکگەرەوەی لە ڕێگەی حکوومەتی کاتی سووریا و چەکدارەکانی دیمەشق بۆی نەکرا بێوە لە ڕێگەی داعشەوە بەسەر ڕۆژاوی کوردستانی بهێنێ شتی لەو بابەتە ڕێتێ دەچێت ینی ئەگەرەکانی لە سووریا هەن هەمووی کراوەیە یعنی ئەو گروپەی هاتوون بۆ حکومڕانی لە سووریا تا ئێستا نەیانتوانیوە ئیستیعابی خەڵکی سووریا بکەن چ وەکو گروپە سیاسیەکان یعنی حیزبێکی سیاسی لە ڕۆژاوی لە دیمەشق نییە یعنی قبولی ئازادی ڕادەربڕین و ئازادی ئەحزاب ناکەن تا حیزبی سیاسی هەبێ و بەشدار بێت لە حکومڕان دوام هەموو پێکاتە قەومی و تایفیەکانی سووریا بەشدار نین لە دەرەوەی حکومڕانی سووریان و لە بیریشمان نەچێ بەشێک لەو ناوچانەی سووریا داعشی لێیە و ئەفکاری داعشی لێیە داعش و ینی ئەرزیەت زەمینەی داعش بوون بەهێزە بۆ نمونە لە بادیەی شام و لە دێرە زۆر و لە ڕەقا ئەم ناوچەیەکە بۆ گەشەکردنی داعش ناوچەیەکی هەژارە عەرەبی زۆر تونڕەوی ینی تایفی ینی مەزهەبی قەومی لێیە زۆر حازرن بۆ ئەوی ببن بە داعش بۆی داعش چەکەرەی کردەوە دووبارەوە خێرا گەشە دەکات دەسوەردانی ئیقلیمی بە تایبەت تورکیا وەکو باسشمان کرد بە دووری مەزانن کە
ینی هانی داعش بدەن هاوکاریان بکەن وەکو پێشتر هاوکاری کراون ئەمریکا بەخۆی لە سەردەمی هاتنی داعش لە 2014 ئەعترافی کرد یانی لەسەر تەلەڤیزیۆن گوتیان تورکیا تەمویل و تەسلیح و تەدریبی داعش دەکات یعنی پارەی دەداتێ و مەشقیان پێ دەکە و پشتیوانیان دەکات یعنی ئەوە ئەمریکا خۆی ئەو کاتە گوتی بۆیە ئێستا من دڵنیام ڕایالەکان هێشتا ماون تورکیا ینی دەوڵەتێکی بەهێزە لە ناوچەکە ینی بڕوانەبوونی ئەو جەماعەتە دیمەشق بە دیموکراسی بۆ بەشداری خەڵکی سووریا ئەمە هەموو هۆکار بۆی سووریا سەقامگیر نەبێت ڕاستە کوردیان پاشەخشێ پێ کرد لە ڕێ تورکیاوە بەڵام سەقامگیری بەدەست ناوێنن بە ئاسانی کاک سەرتیبیانی ئێستا قسەیەکی تر هەیە مەسەرەن بەردەوام کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێت دەوڵەتێکی مرکزی بەهێز بمێنێ بۆ نمونە بابەتی ئێران ڕەنگە جیاواز بێ مەسەرەن ئەویان دەوێت کە بەدڵی ئیسرائیل بێ لە چوارچێوەی سیاسەتی ئیسرائیل بێ گەری براهیمیش نەبێت لە چوارچێوەی ئیسرائیل بێ بۆ تورکیا بەو شێوێ دەڕاتە پێش بابەتەکەیان وەکو دەوڵەت باخچە لێ هەمیشە مەترسیەکانی باز دەکا ئەو مەترسیە دەگاتە سەرەی تورکیاش یەکێک لە گرفتە سەرەکیەکانی تورکیا ئەو دەمارگیریە قەومیە کە سەری لە تورکیا شێواندووە یاین دۆخی تورکیای جۆرێک لەسەر لە شێوان هەیە لە سیاسەتی تورکیا بە زۆرێک کە خەرجێکی زۆر دەکەن بە ناوی دژایەتی کورد و پەکەکە و پەلاماری وڵاتانی دەرودراوسێ دەدەن ینی هیچ ینی هاکان فیدان هیچ هەفتەیەک نییە لە دیمەشق نەبێ ینی جۆرێک لە هیستریا تووشی تورکیا بووە لە ناوچەکە بۆ بەسەبەبی ئەو دەمارگیریەی قەومیە پێیان وایە ئەگەر کوردێک لە تورکیا بڵێ من کوردم ئیتر دەوڵەتی تورکیا دەڕوخێ ئەمە سیاست و تێگەیشتێکی زۆر هەڵەیە و سەقامگیر ناوچەکە تێکدەدا ینی پێم وایە تورکیا بە دوای ئەوەیە کە کورد لە ناوچەکە تێگوشێنێ پێی وایە ئەگەر بێت و کورد لە سووریا حکومێکی ذاتی هەبوو ئەیترەوە تەواو کورد لە تورکیا سربەخۆ دەبێت ئەگەر بێت و لە عێراق کورد زۆرێک لە مافی دەستوری هەیە و بەردەوام بوو ئیدرەوە پەکەکە دەوڵەتی کوردی لە باکوور دروست دەکات بۆ ئێرانیش بە هەمان شێوە ینی ترسێکی زۆریان هەیە پێیان وایە گەر بێت و ئەمریکا لە ئێران بدە و کورد خۆی کۆ بکاتەوە حکمی ذاتی وەرگێ یان جۆرێک لە لامەرکزیەت وەرگێ ئیتر نۆرەی ئەوان دێ یان لە مێشک و لە ذهنیەتی ئەوان قبول ناکرێ یان جێگای قبولکردن نییە کە کورد جۆرێک لە مافی هەبێ زۆر بگاتە ینی بڵێ من کوردم بە زمانی خۆی قسە بکە ینی ئەمە یەکێکە لە گرفتەکانی تورکیا و ئەم تێگەیشتنە ینی بە نەتیجە من پێم وا دەبێتە هۆکاری ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوو بەتەکید دەبتە سەبەبی تەقسیم بوونی تورکیا بۆ چونکە بەیەکەوە ناژین و لە بیریشمانە چێ تورکیا ژمارەی کورد لە تورکیا بەراورد بە تورک لە زیادبوونێکی زۆر خێرایە یعنی ئەو دراساتانی خۆیان کردویانە توێژینەوە بۆ 2050 گوایە یان پێش بگەنە 2050 ژمارەی تورک و کورد لە تورکیا ینی نابەرابەر دەبن کورد زیاد دەکا بەراورد بە تورک ینی من پێم وایە تورک هەتا قۆناغێکی دیاری کرا و بۆیان چوە سەر بەڵام لێرەوە ئیتر ڕوو لە لێژی دەکەن و بە خۆشان اعتراف دەکەن دەوڵەت باخچەلی خۆی باسیەوەی کرد کە ئەوان زۆر هەست بە ترسی دابەشبوونی تورکیا دەکەن باردۆخەکە لە بەرژەوەندی ئەواندانە باشە بۆ هەرێمی کوردستان ینی پێکێنانی حکومەت هەرێم زەمانەتێکە گرنتێکە یاخود لە هەر ئەگەرێکدا مەسەلەن هەرێمی کوردستانیش لە بەردەمە ترسێکدایە هەرێمی کوردستان بەبێ پێکێنانی حکوومەتی بەغدا بەبێ ململانەکانی کە لە بەغدا هەیە مشکلی هەیە ینی پێکنهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پێکنهاتنی حکوومەت نییە بەڵکو 10 ساڵە پەرلەمان نییە و 10 ساڵە حکوومەت بە شێوازێک بڕێوە دەڕوات هەموو حیزبەکان لێ ناڕازین جگە لە پارتی و ینی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە تایبەتیش دوای 2021 کە پەرلەمان ماوەکەی تەواو بوو بەسەر چوو بە ناقانونی درێژکرایە و محکەمەی دەستوری عێراقی خستی ئەم درێژکردنەوە ناقانونیە کە لە سەردەستی ئەم پەرلەمانە کرا حکوومەت و حکومڕانی لە هەرێم لە دەرەوەی شەرعیەتە یعنی ئێستا ئەگەبمانێ لە دەقە قانونەکانی عێراق دەستوری عێراقی لە هەرێمی کوردستان دقێک ببینینەوە بزانین تعریفی حکوومەتی هەرێمی کوردستانی پێ بکەین پێمان ناکرێ ماوەکە ینی پەرلەمانەکەی هەڵبژێردرا و کۆنە بۆتەوە و ینی پێی ناکرێ حکوومەت دروست بکە و بلۆک بووە و حکوومەتێکە کەس نازانێ یعنی حکوومەتێکی کاربڕێکە چۆن دەتوانێت عەقدێکی سەد بەڵێ کاک سەرتیب بەڵێ
بەردەوام بە کاکسەرتی بەڵێ فەرمو دەسەڵاتی پەرلەمانە دەسەڵاتی پەرلەمانە ینی ناکرێت لە دەرەوەی قانون تۆم بکەیت بەهەرحاڵ ینی حکوومەتێک هەیە لە ناو حکوومەت کە پێی دەگوترێت حکوومەتی بچوو کراوە لە ناو ئەنجومەنی وزیران ئەمە دەسەڵاتی لە هەموو وەزارەتەکان ئەغز کردووە ئێستا تقریبان حزبە سیاسیەکان ئەوانەی بەشدارن لە حکوومەت ناڕازین و پێیان وایە کە لە دەرەوەی حکومڕانین بڕیارەکانیان بەدەستەوە نیە پێیان ناکرێت مۆزەفێک لەم حکوومەتە نەقلکەن لە کاتی دەگەم حکوومەتە بەخۆی شەرعیەتی نەماوە یان لە دەرەوە شەرعیەتی دەستوری کار دەکە و بەڕێوە دەڕوە بۆیە هێزێکی پێشمەرگەی یەکگرتوونیە یعنی گۆڕانکاریەکانی ناوچەکە وا دەخوازێت نەک کورد حکوومەتێکی شەرعی هەبێ یعنی حزبە سیاسیەکان لەسەر مێزی گفتوگۆدا بشن یەک بڕیاری سیاسیا بێ ئێستا ئەوانە پێیان ناکرێت کۆ ببنەوە جاوەرە پەرلەمانت نەماوە حکوومەت ناشەرعیە مؤسسەی قەزایت بۆ بەشێک لە ململانێ مؤسساتی ڕقابیت بەسەر حکوومەتدا نەماوە باری ئابووری تەحملی 2 مانگ بێ موچەی ناکە دەفەرمە حکوومەتە ئێستا بە معاژ نییە باس لەوە دەکرێت لە میدیاکان بیستم گوایە حکوومەت گوتوێتی ئێمە ناتوانین 120 میلیارەکە بۆ بەغدا بلێرێ پارەمان نییە ئەوە چ حکومڕانێکی ئێوە دەیکەن بۆیە ینی کورد بۆ گۆڕانکاریەکانی ناوچەکە ئامادە نیە کورد ئامادە نیە بۆ حکومڕانێکی باش بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێستاکە گەر بێت شتێک لە گۆڕێنە بە ناوچەکە سزای ئەوەی کە لە ئێران بدرێ و شەڕشۆ لە ناوچەکە هەبێ و عێراق هەڕەشەمان لێ بکە و سووریا لە گۆڕانکاریدا بێ و تورکیا پەلامارمان بدە ینی حاضر نین بەداخەوە زۆر سوپاس بۆ بەڕێز سەرتی جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس لەولێرە و لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاری و شرۆفەکانت خۆشەویستانی کورسات نیوز لە گەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ